میدیا دەسەڵاتێکی گەورەی هەیە و زۆر کاریگەری هەیە لە گواستنەوەی ئەو پەیامانەی کە دەیگەیەنێ. گەر ئەمە باس لە دەستگا میدیا ئیسلامیەکان بکەین لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ڕۆڵێکی گەورەیان هەبووە لەوەی کە هەواڵ و زانیاریەکان بە ئەمانەتەوە بگوازنەوە لەگەڵیشە کاریگەریان هەبێت لەسەر ڕایگشتی و لەگەڵیشە کار لەسەر هەندێک بابەتی گرنگ لە کۆمەڵگایدا بکەن. ئێمە لەوانە باس لە کەمپین و هاوکاریەکان دەکەین کە تا چەندێک دەستگای ئیسلامیەکان میدیای ئیسلامیەکان ڕۆڵیان هەبووە لە کۆکردنەوەی ئەو کەمپین و هاوکاریانی کە پێویستن جا چ بۆ ناوخۆی هەرێمی کوردستان چ بۆ ئەو وڵاتانی دەرەوە ئەو شوێنانی کە پێویستیان بێتی بەتایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڵمەتێکی زۆر گەورە و جوان کرا لەلایەن کەناڵی ئیسلامیەکانەوە بۆ کۆکردنەوەی هاوکاریکردنی خوشکبرایانمان لە غەزە و خۆشبەختانە کەسانێکی زۆر بەدەم کەمپینەکەەوە هاتن. بزانین ڕاگەیان دەتوانێت چ ڕۆڵێکی هەبێ. باسیەکی گرنگی ئەم بابەت دەکەین بە میوانداری دکتۆری یحیی عومەر ڕەشاوی مامۆستای زانکۆ کە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵان. کاکتۆر بەخێربێت، سپاس بۆ ئامادەبوونت. کاک دکتۆر، لەم چەند ڕۆژەیە بینیمان هەڵایەکی میدیایی کرا بە هەم بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ غەزە هەم لە لایەکی تریشەوە بۆ شێواندنی بابەتەکە لەلایەن هەندێک میدیای ترەوە کە ئەم هاوکاریانە وەکو پێویست ناگەێنرێتە غەزە و پێویست ناکە خەڵک ئاوا خۆی تێکبا و دەکرێت ئەم هاوکاریانە بۆ کەسانی ناوخۆ بەکاربێنێتەوە. جا بینیمان ینی دەکرێت میدیا چەندێ بە جیاواز کار لەسەر بابەتەکە بکە. پرسیارەکە لێرەدایە سەرەتا با بۆ دەست پێ بکەین کە میدیا ڕۆڵی چییە لە کاری خێرخوازیە و دەتوانین بڵین ئێمە میدیای تایبەتمەندمان هەیە بەم بابەتە و دەکرێت کاری لەسەر بکە. بنای خۆی گەورە زۆر سپاس بۆ میوانداریە بابەتێکی گرنگ و هەستیارتان هەڵبژاردووە. لە ڕاستیە میدیا پێوەستە بە کۆمەڵگەوە، میدیا بێ ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگە بێ. هەمومانی سابینین کە لە هەرێمی کوردستانە خرۆشانێکی جەماوەری زۆر گەورە هەیە بۆ پشتیوانی و بۆ هاوسۆزی لەگەڵ غەزە. میدیاکانی جەبێ ڕنگدانەوەی ئەو واقعە بن. ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو دەنگانەی کە دژ بەم ئاراستەیەن دەنگی کزن و دەنگی لاوازن و دەنگێکن ناتوانن بەرامبەر بەو هەستە جوانەی کە لە ناو هاوڵاتیانی کوردستانە دروست بووە بوەستن. و ئێستا میدیا ئەو ئەرکە جێبەجێەکە کە لە ئەستۆیەتی میدیای ئیسلامی ئێستا وەزائفی لە ئەستۆیە و کاریگەریشی هەیە. ئێمە دوو دەستەواژەی گرنگمان هەیە لە بواری میدیا، هەم وەزیفەی ئەرک و هەم وەزیفەی کاریگەری. ئەرک واتە تۆ ئەبێ ئەو وەزائفانەی کە لە ئەستۆی دەستگایەکی میدیایە لە حاڵەتی قەیرانە، لە حاڵەتی دروستبوونی کێشە و گرفتێکە، لە حاڵەتی ئاریشەیەکە تۆ بێ ئەو وەزیفەیە جێبەجێ بکەی کە لە ئەستۆی تۆیە، چونکە میدیا ئەمڕۆ کاریگەری هەیە و ئەو کاریگەریش هەڵکانێکی بەردەوامایە. لەبەرەوە ئێستا کە لە ئەبینین لە هەرێمی کوردستانە کەناڵی ئیسلامیەکان بە تایبەتی و دیجیتال میدیا و سوشیال میدیا و ئەو کەسانش کە یوتیوبەرن ئەوانەی کە ینی هەڵاتی ڕۆژنامە نووسن لە کای میدیای ئیشەکەن پشتیوانن لەم هەڵمەتە و لەم کارە جوانەی کە ئێستا لە ناو هەرێمی کوردستانە ئەنجامەدرێ بە پشتیوانیکردنی هاوڵاتیانی غەزە، نەک هەر هاوڵاتیانی غەزە. من تەسەوڕەکەم ینی هەست و شعور و ینی ئیحساسی مەسئولیەتی هاوڵاتیانی کوردستان لە ئاستێکە ئەگەر لە شوێنێکی کەش ئەم حاڵەتە ڕووبا هەمان پشتیوانی و هەمان تعاتف و هاوسۆزی ئەبێ. لەبەرەوە ئێستا کەناڵە میدیای ئیسلامیەکان و لەگەڵی سوشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان پێکەوە هەماهەنگن بۆ ئەوەی خەڵک قەناعەت پێ بکەن و ئەم هاوکاریان بگاتە شوێنەکانی خۆی. دەستەواژەیەکەیە لە ناو میدیا ئەگەر چی لە ڕووی زانستیەوە ڕەنگە نەبێت دەستەواژەیەکی جیهانی و عالەمی، بەڵام هەندێک ناوە میدیای خێرخوازی. ئەم میدیای خێرخوازیە تعبیر لە چی ئەکا؟ لەو میدیایی کە ئیشەکە لەسەر ئەوەی قەناعەت بە خەڵک بکە یا هۆشیاریەکیان بۆ دروستکە بۆ ئەوەی هاوکاری و ئەو زەکات و ئەو سەدەقات و ئەو پارێزیایی کە هەیەە بیبەخشن بە شوێنێک کە پێویستێتی کە محتاجێتی. ئێمە بیرم دێت لە دوای کیمابارانی هەڵەبجە بەهۆی ئەو وێنانەی کە لە میدیای ئێرانیەوە گوازرایەوە بۆ جیهان تعاتف و هاوسۆزیەک لەگەڵ هەڵەبجە دروست بوو لە کۆڕەوەکە بە هەماشەوە. لەبەرەوە تۆ میدیا ئەو ڕایەڵەیە کە وا ئەکات وێنەکان ڤیدیۆکان هەست و سۆزی خەڵک، مەعاناتی خەڵک، مەشاکلەکانیان، گرفتەکانیان ئەو وەزعی تایاژنە و باردۆخەکە تایاژین میدیایە ئەو ڕایەڵەیە کە ئەمە ئەگوازێتەوە بۆ ئێمە بۆ ئەوەی کە قەناعەت بە خەڵک بکە، هاوکاریەکانیان یا ئەو شتێک کە هەیەی بیبەخشە بە شوێنێکی دیاریکراوە. باشە دکتۆر، میدیای کوردی بە تایبەت ئیسلامیەکان ئایا شێوازێکی دروستیان بەکارهێناوە لەوەی کە سەرنجی خەڵک ڕابکێشن بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان و هەروە بڵاوکردنەوەی ئەو ڕووداوانەی کە تایبەتن بە کۆکردنەوەی هاوکاری؟
ئەگەر یعنی لە فەلسەفە و ئایدۆلۆژیا و باگراوندی پشت دەستگا میدیای ئیسلامیەکان لەوێەوە خوێندنەوە بکەی بۆ ئەم کاری کە میدیا ئیسلامیەکان ئەنجامیێن ئەو کارەکەن کە خۆیان قەناعەتیان پێێتی واتە میدیا ئیسلامیەکان ئێمە لەگەڵ هاوکاری هاین لەگەڵ کاری خێرخوازی هاین و دەستگا خێرخوازیەکان بەشێکن لە منظومەیە کە بێتێت لە منظومەی ئەحزابی ئیسلامی یاخود ئەو تەیاری ئیسلامی کە هەیە تەیاری ئیسلامی سە بەچی خۆی ئەناسێت تعبیر لە خۆی ئەکاوە بەچی یعنی ئەو ئەرکە ئیسلامیە کە لەسەر شانێتی جێبەجێەکە بریتێنە کاری خێرخوازی کاری خێرخوازی یەکێکە لە ڕەکیزە سەرەکیەکان ئەتوان بڵم بۆتە ناسنامەی تەوژمی ئیسلامی لە هەرێمی کوردستانە ئێستا کاتێک کە باس لە کاری خێرخوازی کرێت لە هەرێمی کوردستانە خەڵک زیهن و مێشکی ناچێت بۆی هەندێک لایەنی تر یەکسەر مێشکی ئەچێت بۆ لای ئیسلامیەکان و ئەمە وەزعێک خوڵقاوە ئێستا جێگەی متمانەی کەسانێکن کە ڕەنگە قەناعەتیان بە تیاری ئیسلامی ژەبێت ڕەنگە لە پرۆسە سیاسیەکە هەندێک قەناعەتی نەبێت بە تۆ بەس لە پرۆسە خێرخوازیەکە قەناعەتی بە تۆیە چونکە تۆ ئەزانێ سقەی بە تۆیە کە تۆ ئەمانەت پارێزی و ئەو ئەمانەتە ئەگەریتە شوێنی خۆی لەبەرەوە دەستگا میدیایەکان دێن پاڵپشتی ئەمە ئەکەن دەستگا میدیاکانی هەرێمی کوردستان کە خۆیان ئەبینون لە دەستگا میدیای ئیسلامیەکانە ئەمانە چی ئەکەن دێت پاڵپشتی ئەم کارە خێرخوازیانەکە کە ئەو متمانەیە دروست بۆ لە ناو خەڵکە بەشێک لەوەی کە میدیای ئیسلامی پاڵپشتی ئەم کاری کردووە بریتە لەو مزداقەتی کە خودی کەناڵە میدیایەکە هەیەی کەناڵە میدیایەکە کاتێک کە لەناو خەڵکە جێگەی متمانە بێت جێگەی سیخابێ خەڵ لە ڕێگەی کەناڵە میدیایەکەوە هاوکاریەکانی ئەوەی کە لە خۆی زیادە یاخود ئەوەی بیبەخشێ ئەبەخشێ بە کەناڵێکی میدیایی دیاری کراوە لەبەر ئەوە چەندێک ئەم میدیا ئیسلامی بتوانێت ئەم متمانەیە تۆخ کاتەوە لای خەڵک چەندە بتوانێت وا بکات خەڵک مزداقیەت بۆ خۆی بگەڕێنێتەوە چونکە ئێستا لە ناو هەرێمی کوردستانە جۆرێک لە بمتمانەی بە دەستگا میدیایەکان خەریکە دروست ئەبێ و خەڵک خەریکە ئەتۆرێ لە دەستگا میدیایەکان ئەگەر تۆ بتوانانی ئەم جەماوە لەگەڵ خۆتە ئاشت بکەیتەوە و تۆ بتوانانی متمانەیەک دروست کێ لای لە گواستنەوەی هەواڵتا لە ڕووماڵکردنتا لە تەعاملتا لەگەڵ کەیسە جۆرا و جۆرەکانە لە نەقڵکردنی معانات و مشاکل و گرفتی خەڵکە کە ئەمە ئەسڵی کاری میدیاییە واتە میدیا ئەبێ ڕنگدانەوەی ئەو واقعە کە تایە ئەژی لە یەکێک لە پێناسە گرنگەکانی میدیا کە لە سەرچاوە میدیایەکانە زۆر ئاماژەی پێکرێ بریتە لەوەی کە میدیا ئەبێ ڕنگدانەوەی واقعی خۆی بێ نقل الوقائع حسب ما ئەوەی کە ڕووی ئەوەی کە هەیە تۆ بێ ئەوە بگوازیتەوە ئێستا لە هەرێمی کوردستانە تەقەبەی لە دەرگای هەج ماڵێک و بە هەج شوێنێکا بڕۆی بە هەر جێگایکە بڕۆی ئێستا دوکاندارەکان ئەم تەعاتوف و سۆزیان بۆ دروست بووە سۆفەکانی خانەقای بیارە ئەم عەتف و سۆزیان بۆ دروست بووە ئەوەی کە ڕەنگە ئیمکانیەتێکی زۆر متەواضع و زۆر دیاریکراوی هەبێ ئەم هەست و سۆزەی بۆ دروست بووە لەبەرەوە ئێستا لە زۆر طبیعی هەتا ئێستا ئەوەی کە جەناب ئیشارەت پێکرد لە پرسیارەکەتە ئەوەی کەوتت هەندێک کەناڵ هەیە کە وایە لە هەرێمی کوردستانە کەناڵەکان هێشتا ناتوانن جورئەتی ئەو بکەن بۆ پێچەوانە زۆر بەوازحی دیاریخەنیان یعنی بەو پێچەوانە ئیش بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستانە دروست بووە ڕەنگە هەندێک شەخص لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتیەوە دژی ئەم تەیارە و ئەم تەوژمە قسە بکات بەڵام کەناڵەکە بێوێت تعبیر لەمە بکە و دژایەتی ئەم کە ڕەنگە لە ناخی خۆیانە قەناعەتیان بەمە نەبێ بەمە ئێستاکە حرەکاتی ئیسلامی یاخود خێرخوازی ئیسلامیەکان ئەیکەن بەڵام هێشتا ناتوانن یعنی بە سەریحی بە ڕاشکاوانە بڵێن ئەرێ زەحمەت نەبێ ڕێکخراوە خێرخوازی ئیسلامیەکان ئێوە ئەم هاوکاری نەبوو چی ئەبن چونکە ئەزانن ئێستا عەتف و هەست و سۆزی جەماوەری لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەم حاڵەتە حتا کاتێک کە یەکێکیان قسەیەکی نەشیاوەکە یەکسەر ئەوانی کە بەرپرسەکانیان دەسەکەن بە ڕوونکردنەوە وڵێ نەخێر ئێمە لەگەڵ ئەو بۆچوونەی فڵان کەسانین و پێمانوانێک ئەمە قسێکی دروست بێ کەواتە ئێستا لە هەرێمی کوردستانە ژینگەیەکی لەبار هەیە و ئێستا ئەمە بەڕاستی وێنەیەکی زۆر جوانی بە میلەتی کوردەوە من پێم وایە ئێستا ئەوەی لە ماوەی ئەم چەند مانگا کرا بۆ پێشتریش تەمان هەر ئەنجام درراوە بۆ هاوکاریکردنی غەزە لەلایەن ڕێکخراوی خێرخوازی ئیسلامیەکانەوە بە دەیان کۆنفرانس و سیمینار و بە دەیان نێردە و بە سەدەها حەدەسی تر نەئەکرا ئەوەی ئێستاکرا ئێستا بڕۆ لە لای دانیشتوانی غەزە کە بۆمان نەقڵەکرێ ئەو وێنانە یعنی وێنەیەکی زۆر جوان وێنەیەکی زۆر دڵخۆشکەر بۆ کورد بۆ وەکو میلەتێک کە ئەگەر چی لە قەیرانی دارایی شاژی هەموو ڤیدۆکان ئەبینین ئەڵێ ئێمە ئەزانین ئێوە خۆتان لە قەیرانی دارایی ئاژین وەزانە مەشاکل و گرفتی دارایتان لەگەڵ ئەوەشە هێشتا هەر هاوکاریمانەکەن بەراوردەکەن بە کێ بەراوردەکەن بە برا عەرەبەکانیان بەراوردەکەن بە هەندێک شوێنی کە ئەوان لە ئاستی پێویستانین بۆ هاوکاریکردن لەبەرەوەی ئێمە ئەبێ ئەم وێنەیە بپارێزین میدیاش ئەرکێکی گەورەی لە سەرشانە بۆی ئەم وێنە گوت بەداخەوە ئێڵم میدیا ئیسلامیەکان چووکە بە زمانی عەرەبی ئەمە پەخشمان نییە
و بە زمانی ئینگلیزی نیمانە هێشتا لە ئاستی پێویستە ناتوانین ئەم وێنەیە بگوازینەوە ئەگەرچی تۆزێت سوشال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی و میدیای نوێ هاوکارە بۆ گواستنەوەی ئەم وێنە بەڵام هێشتا ڕاستە وێنەکە لای خۆمان ڕوون و وازەحە بەس وا نازانم هێشتا وێنەکە لای هاوڵاتیانی عەرەب لە هاوڵاتیانی مەسەن ئێران تورکیا شوێنەکانی کە دراوسێمان هێشتا ئەو وێنەیە لای ئەوان بەرجەستە بوو بێ کە ئەم میلەتەکە میلەتی کوردە چنێک هاوسۆزە و چنێک هاوکاری گواستوێتەوە بۆ هاوڵاتیانی غەزە. کاکتۆر ئەمە هەم با هەر هەڵسەنگاندنێکی خۆت بێ هەمیش لە ڕۆ میدیاکە و ئەوی کە لە ناو خەڵکا هەیە ئایا دەستگای میدیای ئیسلامیەکان توانیویانە نەک تەنها بۆ دەرەوە بەڵکو بۆ ناخۆش لە هەلومەرجە جیاوازەکانە لەو ڕووداوانەی کە ڕوئەدا لەگەڵ خۆی خەڵکی خۆیانە هەماهەنگ بن یانی بۆ منە هەندێک کەسێڵێ بەس بۆ خەڵکی دەرەوەی کۆکەنەوە گرنگی بە خەڵکی ئێرانان لە کاتێکدا خەڵک خۆی بێموچەیە هەندێک گرفتی تری هەیە. من لەوانەیە بە گریمانەی بڵم ئەگەر ئێمە بێدەنگ بووینایە لە مۆزوعی غەزە هەر ئەوانەی کە ڕەخنەیان نەگەر ئەیان و ئەوە زەحمە نەبێ ئێوە بۆ عەتف و سۆزێکتان نییە بۆ خەڵکە موسڵمان و دینداری کە لە غەزە هەیە یعنی هەندێک ینی وا قەناعەتی بەخۆی کردو ئەبێت لە هەموو شتێکە هەر ڕەخنەت لێ بگرێ هەر گلەیت لێ بکە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە کاری خێرخوازیە تازە بۆتە مۆرکێک و ناسنامەیەک بە دەستگا خێرخوازیە ئیسلامیەکانەوە یعنی کاری خێرخوازی ئێستا خەڵک زیهنی ناچێت بۆ لایەنی تر بۆ جێگای تر ئەگەر چی دەستگای خێرخوازی تر هەیە مامدارم هەڵپشتی دارایی زۆر گەوریان لە پشت ئێمە بمکەنێتێکی متەواضع ئەم ڕێکخراوە خێرخوازیانە توانن کارێکی گەورە ئەنجام بن جگە لەوەی مۆزوعی متمانە زۆر مهمە ینی تۆ کابرایە دەفتەرێک دانێ ئاڵتونەکانی دانێ سارێکی بۆ فرۆشێ متمانەی بە تۆ هەیە کە ئەم پارە ئەگاتە جێگەی خۆی بێ ئەوەی تۆ باقێکی باوەڕ پێکراوبی بێ ئەوەی تۆ لای حکوومەتەوە پشتیوانیت لێ بکرێ بێ ئەوەی لە شوێنێکەوە تۆ پشتیوانێکی نێودەوڵەتیت هەبێ تۆ ڕێکخراوێکی خێرخوازی متەواضعی خۆت داناوە بە هاوکاری خەڵک ئەم ڕێکخراوە خێرخوازیانە ئەچن بەڕێوە اینجا ئەم مۆزوعەکە هەر ئەوە نییە ینی تۆ نەخۆشخانە ئەەکەیتەوە کە هاوکاری خەڵکەکەی لەولاوە مزگەوتەکەیتەوە کە شوێنی نوێژخێر لەولاوە ئەم هەموو بێسەرپەرشت و نازدارانی کە لە هەرێمی کوردستان هەیە و قوربانی شەڕی ناوخۆ قوربانی شوێنەکان تۆ لە ساڵی 91 و بەدواوە تۆ هاوکاریانەکەی پشتیوانیانەکەی و بەدەمیانەوە ئەچیوە خەمیان ئەخۆی یعنی کاری خێرخوازی ئیسلامی تەنها قەتیس نییە لە یەک مەجال و یەک بوارە بەڵکو هەر لە پرۆژەی هەر لە دروستکردنی مزگەوتەوە هەر لە قوتابخانەوە هەر لە نەخۆشخانەکانەوە کە ئێستا سیمایەکی جوانی کاری خێرخوازی ئیسلامی لە هەرێمی کوردستانە ئەم نەخۆشخانەیە کە باری شانی خەڵکی سوک کردووە هەر لە بەخشینەوە بیگرە بۆ هانا بۆ ڕێکخراوەکانی کە بۆ نەخۆشخانەکانی کە ئەمە وای کردووە خەڵکێکی زۆر پەناباتە بەڕۆژن لە بەرەوەی ئیمکانیەتی مادی نەبچێت بۆ ئەوان بە ئاراستێکی کائیشەکەن کە بریتیە لە تایبەتکردنی نەخۆشخانەکان ڕێکخراوە ئیسلامیەکە خێرخوازی هێن بەم ئاراستەی کائیشەکەن کە بریتیە لە سوککردنی باری شانی خەڵکو و بینی نەخۆش بە نرخێکی دیاری کراوە کە ئەمە یعنی بەڕاستی وێنەیەکی جوانە و کەس ناتوانێت لەم بوارە بەڕاستی ئەگەر یعنی ڕق و ئەگەر ئایدۆلۆژیای خۆی تێکەڵ بە بۆچوونەکانی نەکە ڕەخنە لە ڕێکخراوە خێرخوازی ئیسلام بڵێ تۆ ئیحتیام بە ناوخۆ نەدا و ناوخۆت فەرامۆش کرد. باشە دکتۆر میدیا ئیسلامیەکان توانیویانە هاوسەنگی بپارێزن لە نێوان گواستنەوەی ئەو ڕوودا و حەدەسە تراژیدیانە بەرامبەر بە لایەنی دەرونی هاوڵاتیان ئەو مشەی هاوسەنگیە زۆر مهمە لە میدیاتەوە بێ بتوانانی ئەو هاوسەنگیە بپارێزی کارێکی قورسیشە کارێکی ئاسان نیە تۆ پاراستنی هاوسەنگی لە نێوان گواستنەوەی وێنە تراژیدەکانەوە لە نێوان ژیانی گوزەرانی خەڵکە بەڵام ئەوەی کە ئەیبینین ئێستا لە ناو سوشال میدیا و تۆڕی کۆمەڵایەتیە زیاتر ئەم بابەتە خست و خۆڵترە وەک لە کەناڵە میدیاکان ڕاستە بایەخ بەم مەجالە ئەیان و ئەیتیمامی پێەکەن و ئەمە تۆ وات کردووە میدیای ئیسلامی ڕەنگە بەشێکی ناچارکردنی میدیاکانی کەوت بکە نایانویستی ئەم هەواڵانە بگوازنەوە کاتی ئەبینێت تۆ بینەرەکەت بە خۆت کەس بکەی و خەڵک لێرە و متابعی تۆ ئەکا ڕەنگە ئەویش ناچار ببێ بە هەمان شێوە ئەو وێنانە بگوازێتەوە و ڕووماڵی ئەو حەدەسانە بکە ئەگەر بێنە بەچەوی خۆت میدیای ئیسلامی ڕووماڵی غەزەی نەکردایە و ئەو ناسۆری خەڵکی نەگواستایەتەوە و ئەو دیوەنانەی نەقڵ نەکردایە بۆ خەڵک بەو ئاستە نەی ئەزانی کە ئاستی معاناتەکە چییە ڕاستە ڕەنگە گەنجەکان ئەوانەی کە ینی سوشال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێن بەڵام خۆ ینی کابانێکی ماڵەوە یا پیاوێکی بەتەمەن یا لە دیەکانە خەڵک متابعی تەلەڤیزیۆنەکە لە ڕێگەی کەناڵی میدیاییەوە کەناڵی ئاسمانیەوە یاخود تەلەڤیزیۆنە لوکاڵەکانەوە ئەم وێنانەی بۆ ئەو گوازێتەوە ئەم پاراستنی هاوسەنگیە گرنگە بۆی تۆ بتانی هەم ئاگات لە مەشاکل و گرفتەکانی خەڵک بێ بۆ منەوەیسە لە هەرێمی کوردستانە ئێمە خۆمان کەم گرفت و مەشاکلمان نییە گرنگە تۆ هەم بتانی بایەخ بە
حدثي كو غزة بيت وأجاش لمعاناته ومشاكل خلق من هذا جار رحنا نقرم لكن على ميديا كاني خمن على كاتك حدث الروداوي رؤية على شوينك يعني واز لا حدثوا روداوة قولا كاني ولاتكي خود أهينيت أو زور ما ترسيدار أبو كاري ميدياي چونکە تۆ ئەجندای خەڵک ئەگۆڕی میدیا هەندێک لە ئیشەکانی بریتە گەڕێنی ئەجندای خەڵکە واتە تۆ ئەجندە سازی بۆ خەڵکەکەی خەڵک بە پێی ئەوەی کە میدیا ئێحتیمامی پێ ئێحتیمام بە حەدەث و ڕووداوی دەرێت ئەو ئەبێتە لای ڕووداوی یەکەم یاخود حەدەثی یەکەم لە ئێستادا لە ئاستی جیهانە مەشاکل عفو معانات و ناسۆریەکانی هاوڵاتیانی غەزە ئەو ستەمە گەورەی کە لیان ئەکرێ یەکێکە لەو حەدەسانی کە دەستگا میدیاکان لە ئاستی جیهانە ناتوانن ڕووماڵی نەکەن یعنی باوەڕ ناکەم کەناڵێکی میدیایی هەبێ کە ڕێز لە خۆی بگرێ لە ئاستی جیهانە چاوی داخات لە ئاست ئەم کارەساتێک کە بە سەر هاوڵاتیانی غەزە هاتووە تۆ مادام خەڵکەکەی ئەوێ مسلمانن و ئەوان شارنازی ئەکەن بە سەلاح الدینەوە و بەردەوام ئەم وتەیە ئەڵێنەوە کەواتە ئەرکی سەرشانی تۆ وەکو میدیایەکی ئیسلامی ئەم حەدەسە بگوازیتەوە و ئەحتیمامی پێکەی و بایەخی پێ باشە کاکتۆر بەشێکی تر لەو پرسیارە ئەوەیە تا چەندێک پێت وایە خەڵک پێویستە متمانە بکەنەوە بە دەستگای ئیسلامیەکان دەستگا میدیای ئیسلامیەکان و ئایا ئەتوانین بڵین ئەو کەناڵانن کە خێزان ئەتوانێت ئێستاش بە دیارێ و دانیشێەوە بێخەم بێلەوەی کە چی ئەکرێتە مێشکەوە یان چی بە ئەمانەتەوە پێ ئەدرێ لە میدیاوەکو وەرگر من دڵنیام زۆربەی ماڵەکان کاتێ بیانەوێ بە خێزانی تەماشای کەناڵێک بکەن بژاردەیان کەناڵی ئیسلامیەکانە چونکە بێترس تۆ توانی لەناو مجتەمەعێکی مسلمانە کە کۆمەڵگەی کوردیە تۆ توانی بە بێترس بینەری کەناڵێکی ئیسلامی بیت کە هەواڵەکانە بۆ گازێتەوە بۆ ئەوەی خەڵک متمانە بکاتەوە بە کەناڵەکەت زیاتر ئەوە ئەرکی سەرشانی کەناڵە میدیایەکانە نەک خەڵک یانەوێت تۆ بزاعەکەت ئەو شمەکەی کە عەرزیەکەی ئەوەندە سەرنجڕاکێش بێ خەڵک بە شوێن تۆ بگەڕێ کاتۆ متمانە بێ هەڵڕێتەوە نەک تۆ بە شوێن خەڵکا بگەڕێ یعنی بێ خەڵک بگەڕێ بە شوێن کەناڵەکەتە بڵێ مادام کەناڵی فلان کەناڵی سین کەناڵی ساد کە کەناڵێکی ئیسلامیە بەو شێوازێکی جوان ڕووماڵی غەزەکە بە شێوازێکی جوان باز دەپرسی موچەکە زۆر کاریگەرانە قسە لەسەر معاناتی خەڵکەکە حەدەث سیاسیەکان جوان بۆ ئێمە نەقڵەکە هاوسەنگە لە پاراستنی ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە مەوزوعیانە تەعاملەکە ڕق و حقت بڵاو ناکاتەوە تەشیر و ناوزڕاندنی تیان نییە چاوی ناپۆشێ لە گەندەڵیەکان کە ئەم وێنێ دروست کرد لای خۆت و لە پاڵیشا ئەبێت تۆ تەکنیکی نوێ بەکاربێنی بەردەوام چونکە ئێستا خەڵک هەم فۆرم بەلایەوە گرنگە و هەم ناوەڕۆک و شکڵ واتە تۆ هەم شکڵەکەت ئەبێ جوان بێ سەرنجڕاکێش بێ تەکنۆلۆژیای سەردەم بەکاربێنی ئیمکانێت لە بەردەستەوەتەوان ئەمە ڕەنگە ئێستا میدیاکارانی کە متابعیان بەرنامەکەن بڵێن دکتۆری خۆی بۆ خۆی ئاگای لێ نییە لە چ وەزع و بارودۆخێک ئاژن بەدڵنیایەوە کاری میدیای کارێکی قورسە کارێکی سەختە گەڕانە بە شوێن سەرئێشەدا بەردەوام یعنی پارە هەڵەڵوشێ و ئیمکانەتی مادی زۆری ئەوێ لەبەرەوە کاتێ تۆ کاری میدیای ئەنجامەی لە ساڵی 2025 پێویست بەوەی مراعاتی ئەو تەتەوڕ و گەشەکردنە بکەی کە لە بواری میدیایەکە ئێستا دروست بووە خۆشبەختانە ئەوەی کە هەیە لە میدیای ئیسلامیە یعنی هەنگاو بە هەنگاو ئەڕۆن و ئەیانەوێت ئیسفادە لە ئێستا گەر سەیری ینی وێبسایت و پەیج و سوشیال میدیای ئیسلامیەکەی لە ماوەی ئەم چەند مانگا کە باسی غەزەیە زۆر گەشەی کردو لە ڕووی ڤیوەر و لە ڕووی فۆلۆوەر و لە ڕووی ئەوانەی کە متابعەکەن و ئەوەی کە لێوە هەواڵ و زانیاری پێوە من زۆر متابعەکەم لە پەیجەکانە لە سایتەکانە ژمارەی لایک ژمارەی کۆمنت ژمارەی متابعەکردن ژمارەی بینەر ژمارەی ڤیوەکان لە ئاستێکی دڵخۆشکەرە یعنی ئەمە واکات تۆ یعنی فیدباکێکە بۆ دروستە بێت لەوەی کە ئێستا میدیای ئیسلامی چۆتە ناو خەڵک و خەڵک لەوە متابعی هەواڵ و زانیاریەکانەکە کە نەقڵەکرێ بۆیان باشە دکتۆر زۆرێک دەبینین چ بە ئاستی تاک بەیاخود بە ئاستی پەیج و کەسانی دیاری ناو سۆشیال میدیا بە بەتایبەت دەبینین کە کاردانەوەیان بۆ کارە خێرخوازیەکان یاخود بۆ ڕۆڵی میدیا ئیسلامیەکان هەیە لەوەی کە دەڵێن ئەم هاوکاریانە ناگەنە شوێنی مەبەست یاخود بە جۆرە لە جۆرەکان گومان لای خەڵک دروست ئەکەن و خەڵک سارد ئەکەنەوە بەڵام دەبێت میدیا ئیسلامیەکان چۆن ڕۆڵ بگێڕن لە بەرپەرچدانەوەی ئەم جۆرە گومان خستنە ناو دڵی خەڵکەوە جوانە خۆی لە ئێمە یەکمانەیە ئەڵێت ئاەتێکی پیرۆزمانەیە فأما الزبد فيذهب جفاعا وأما ما ينفع الناس فيمكث في الأرض تو ئیشی خۆت بکە تۆ کاری خۆت ئەنجام بە
و بەتەمای ئەوەژمە بە خەڵکی هەرێمی کوردستان هەر هەمووی دەستخۆشی لێ بکە و ئافرینت بکە بەدڵنیاییەوە لە ناو هەرێمی کوردستانە سراع ململانی سیاسی هەیە و ئایدۆلۆژیای جۆرا و جۆر هەیە و خەڵکانێکن بەشێکی ڕەنگە ڕەبتی بەوە بێ هەر خۆی نایەوێت قەناعەت بەمە بکە بەشێکی ڕەبتی ڕەب کەم زانیاری و کەم معلوماتە یعنی ڕەنگە تۆش نەتوانی بێت لە ئاستی پێویستە ئەم حقیقەتە بگەینی کە من ئەم متمان ئەم پارە و ئەم ئەمانەتانە بە پێی پێویست ئەگەێنمە شوێنی خۆی ئەبێت تۆ ئیش لەسەر ئەمە بکەی و ئەمە قەچێکە یعنی توانیمە وەکو بەشێک لە ڕەخنە وەریگری ڕەخنەت لێ ئەگیرێ کە خەڵکەڵێک زەحمە بێ ئەم هاوکارانە بۆ چۆڕن چۆن ئەگاتە ئەوێ چونکە ئەو بیستوێتی کە بانقەکان ئیش ناکەن کە تەحویل زەحمەتە کە پیتاک و خواردەمەنی ناگوازرێتەوە هەمانە هەمووی ڕەنگە خۆشە بەشێک ئەو گواستێتەوە کاتێک کە تۆ ئەڵێ ئەمە ئەگات ئەبێ مادام لەو خەڵکە ئەو پارە وەرەگری ئەو هاوکاری وەرەگری ئەبێ قەناعەتێکشی بۆ دروستکەی کە ئەمە گەیشت کە ئەمە گەشتە شوێنی خۆی ئەو ئەبێ ئەمە ئیشی میدیایە کە ئەم کارە ئەنجام بە لێرە ئەرک و کاریگەریەکەی میدیا دەرەکەوێت کاتێک کە تۆ لە مەرحەلە و لە قۆناغی کۆکردنەوەی هاوکاریت ئەبێ مەرحەلەکەی تریشی پێ پیشاننەی و پێی ئاشنا بکەیت و ئەوەی کە ئەو دەستەواژێ بەڕێز بەرپەرشدانە با ئێمە واز بەرپەرشدانەوە بێن با ئێمە بڵێن ڕوونکردنەوە یاخود تەوزیح و پیشاندانی ئەو وێنەکەی ترکە هەیە و خۆشبەختانە هەر ئێستا بەهۆی ئەو لایڤ و ڕاستەوخۆبوون و گەشتەکردنی لە میدیای زۆر بە ئاسانی ئەتوانی خەڵکان ئێوەردی بڵێەوە گەشت پێمان و هاوکارێکەمان پێگەشت و ئەتوانی ئەو جۆرێک لە ڕوونکردنەوە بەتەمابی خەڵک هەر هەمووی ئەشە میلاد بۆ بکەوە هەمووی بێدەنگ بێشتیوە زەحمەتەوە مستحیلەکە لەناو کۆمەڵگەیەکە بە شێوازی دروست باشە کاک تۆ لە ڕووی ناوەڕۆکە زۆر جار دەوترێت لەم بابەتە خێرخوازیانەیە بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش عەتفی خەڵک بەکارهێنرێ و وەکو مادەیەک بەکارهێنرێتەوە بۆ کۆکردنەوەی هاوکاری و جۆرێک لە شتەکان تا چەندێک گرنگە ئەو بابەتانی کە میدیا کاری لەسەرەکە لایەنێکی وجدانی و ئینسانیش هەڵبگرێت لەوەی کە چۆن ئەم هاوکاریانە کۆکات و چۆن ئەیگەێنێت شێوازەکەی خۆی هەر میدیا بەشێکی ڕاکێشانی عەتف و سۆزی خەڵکە تو کارێکی پێچەوانە ناکەی لەگەڵ کارە میدیاکە دەکاتێ عەتف و سۆزی خەڵک ڕاکێشی تۆ ئەتەوێت بەم ڕاکێشانی عەتف و سۆزە هاوکاری کۆکەیتەوە بۆ هەڵەبجە هاوکاری کۆکەیتەوە بۆ غەزە هاوکاری کۆکەیتەوە بۆ لێ قەوماوانی ڕۆژئاوا هاوکاری کۆکەیتەوە بۆ ئەفریقیا بۆ شوێنێکی کە بۆ جێگایەکی دیاریکراو میدیا دێت دەڕێگەی ئەو درامایی کە دروستیەکە ئەو یعنی خۆشانی کە دروستیەکە ئەو عەتف و سۆزەی کە ڕای ئەکێشێ قەناعەت بە تۆ ئەکا ئەو لە پێشەوە عەتفت ڕاکێشە دوای مێشکت قەناعەتەکە عەقڵت قەناعەتەکە کە ئەمە پێویستی بەم هاوکاری هەیە لەبەرەوە لە بواری میدیا تەئسیری عاتفی کاریگەری دەرونی یەکێکە لە بابەتە گرنگەکان یعنی ئێمە بە ستێپی جۆرا و جۆرمان هەیە یەکەم جار تۆ کاریگەری عاتفی بەکەی دوای ڕەفتاری ئەگۆڕی هەڵسوکەوتی ئەگۆڕی ئەم هەڵسوکەوتە وای لێ ئەکات کە بڕیار بات هاوکاری نەقڵکا بۆ شوێنێکی دیاریکراو لەبەرەوە کاتێک کە باس لە میدیا ئەکەین زۆر شتێکی پێچەوانەی نەکردو لەگەڵ ئیشە تەبیعی و سروشتەکەی خۆیان میدیا بریتە لە ڕاکێشانی عەتف و سۆزی خەڵک و دروستبوونی کاریگەری لە جەنگی جیهانی دووەمەوە بزانم لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خەڵکی ئەمریکا قەناعەتیان بەوە نەبوو کە بەشداری بکەن لە شەڕی نێوان وڵاتانە ئەو کاتێک کە شەڕی نێوان دووەلی میحور و دووەلی حولەفا بوو ئەمریکا حکوومەت و دەسەڵاتی ئەمریکی ئایانیست بەشداریکەن لە شەڕەکە چونکە ئایانزانی کە هەندێک دەستکەوتی مادی و شوێن ئەرز و زەوی و ئەمانیان دەسەکەوێت خەڵکەکەش بۆ قەناعەتیان نەبوو چونکە دوور بوو شەڕەکە لە ئەوروپا بوو ئەمریکاش دوورە لە ئەوروپاوە حملەیەکی تەعبیعی گەورەیان ئەنجامما بۆ ڕاکێشانی عەتف و سۆزی خەڵک بۆ ئەوەی قەناعەتیان پێ بکەن بەشداری بکەن لە شەڕەکە مجموعەیەک ئەفلام مجموعەیەک کاری دیعایی و پرۆپاگەندایان بڵاو کردەوە و خەڵکیان قەناعەت پێ کرد جملەیەکی ئەڵێ شعبی ئەمریکی لە شعبێکی مسالیمە بوو بە شعبێک یەتەعەطەش للدماء یعنی تینووی خوێن ڕشتن بوو ئەمە ئەگەر نەقڵیکەین بۆ کارە خێرخوازیەکە بەدڵنیاییەوە تۆ پێویست بۆ ڕاکێشانی ئەو عەتف و سۆزەیە لە ڕێگەی میدیایەوە بۆی بتوانێت قەناعەت بە خەڵک بکەی هاوکاری بۆ شوێنێکی دیاریکرا و کۆکاتەوە هەتاوکو ئێستا میدیای ئیسلامیەکان ڕۆڵێکی باشیان گێڕاوە هیوادارین کە لەوە زیاتر ڕۆڵی خۆیان بگێڕن و هاوکاری زیاتر بۆ هەر مسلمانێک هەر کەس هەر تاکێک کە پێویستی بە هاوکار بچ لە ناوخۆ بچ لە دەرەوە بێت بگەێنە دەستیان زۆر سپاس دەکەین سپاس بۆ دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ کەلەم تۆرە لەگەڵمان